باس لە یەکێک لە کتێبەکانەکەین کە بەناوی دەبمە کۆچەری چاپ و بڵاو دەکرێتەوە. بێگومانم کتێبەش گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بە نێو کتێبخانەی کوردی. ئەم کتێبە ڕێنوێنیمان دەکات چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەسانە بکەین کە لە بارودۆخێکی نەخوازرا و ناخۆشدان بوون ئەو گەنجانەی بە تایبەتی کە لە دۆخێکی ناهەمواردان بار هۆکارێک لە هۆکارەکان بێت تووشی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بوون یاخود هەر بارودۆخێک لە بارودۆخەکان بێت وای کردووە کە بە ڕێگایەکی ناڕاستا بڕۆن. ئەم کتێبە ڕێنوێنیکەرێکی زۆر باشتر بێت بۆ ئەو کەسانە. دیارە بێگومان بەشێک لەو بابەتانەی کە واقعین لە ژیانی مرۆڤ و زۆر کات هەیە کە خراپەیەک یاخود بڵین ناخۆشیێک بەسەر مرۆڤەکان ئەهێنن جارێکی تر لەلایەن هەندێک نووسەران و لەلایەن هەندێک کەسی پسپۆڕۆ سێرەکین کە بە شێوازێکی جیاوازتر قسە و باسی لەسەرەکرێ. هەندێک جار هەیە لەلایەن پزیشکەکانەوە پزیشکە دەرونیەکانی خودە و کەسانی کە لەم بوارەیان ئەبین کە بەنووسین گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەن جا ئەو بابەتانەی کە بۆ نوێ ڕێنوین بۆ ئەم کەسانە کە لە دوای بەکارهێنانی یاخود لە کاتی بەکارهێنانی ئەم مادە هۆشبەرانەیە چی بەسەر ژیانیان و چی بەسەر لاشە و جەستەی خۆشیانایە. جارێکی تر بینین کە نووسەرانیش بە شێوازێکی جیاوازتر کار لەسەر ئەم بابەتاکەن و لە ئێستایەکێک لە نووسەرە دیارەکان کە کتێبی دەبمە کۆچەری بڵاوکردەوە. دیارە ئەم کتێبەش ناوەڕۆکی کتێبەتی هەیە و زیاتر باس لە ئەو گرفتەکات. ئەم نۆڤلێتە پێک هاتووە لە دوو حکایەتی تێکچڕا و سەربوردەی بوومە کۆچەری و هەروەها حکایەتی مێش. بوومە کۆچەری باس لە ژیانی گەنجێک دەکات لە دەرەوەی وڵات دەژی و بەهۆی سەردانیکردنەوەیان بۆ کوردستان هۆگری کچی مامەکەی دەبێت و لە تەمەنێکی زۆر منداڵیدا ئەو هەستەی بۆ دروست دەبێت. دواتر بە هەر هۆکارێک ناتوانێت بۆ ماوەیەکی زۆر بگەڕێتەوە بۆ کوردستان و ئەو هەستانی ئاشکرا بکات. دواتر کاتێک دەگەڕێتەوە کچی مامەکەی خوازبێنی هاتوو و دەچێتە ژیانی هاوسەرێتیەوە. چیرۆکەکە بەم جۆرە دەست پێ دەکات. دەکرێت بڵین ئەمە سەرەتای سەرەڵدانی ڕووداوەکانە و ژیانی ئەو گەنجەیە کە کوهانی ناوە و دەگۆڕێت و دەبێتە کەسێکی زۆر گۆشەگیر و دوورە پەرێز. لەم چیرۆکەدا بۆ دەردەکەوێت گەنج و معاناتی گەنجیە و لە چ دۆخێکدان یاخود ئەو گەنجانی بە هەر هۆکارێک تووشی مادی هۆشبەر بوون چیرۆکێکیان لە پشتەوە هەیە و پێویستیان بە هاوکاری هەیە نەک نەفرەت. نووسەر دەیەوێت بڵێت ڕەنگە ئێمە لە ئەزموونەکانی ژیانکردمان ڕوبەڕووی چەندین مرۆڤی لەو شێوەیە بوو بێتینەوە بەهۆی کارێکی هەڵەیی یاخود هەڵسوکەوتێک لێ دوورکەوتیرەوە. بەڵام لە ڕاستیدا پێویستە دەستیان بگرین و هاوکاریان بکەین چکە دوجار ئەوان کەسانێکی سەر لێ شێواون و پێویستیان بە سۆزی ئێمە هەیە.